سەرۆکی ڤێنزوێلا نیکۆلاس مەدۆرۆ ئۆباڵی سەرهەڵدانی هەر تونندوتیژیەک لە وڵاتەکەیدا دەخاتە ئەستۆی دۆناڵد ترامپی سەرۆکی ئەمریکا. ئەمەش دوای ئەوەی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا گەماروی بەسەر کۆمپانیای نەوتی ڤێنزوێلیدا سەپاند. گەمارۆکەی ئەمریکا هەموو سامانی بەرهەمی نەوتی دەوڵەتی ڤێنزوێلا لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکادا هەیەی سڕ دەکات. دوێنێ لە میانەی وتارێکی پەخشی تەلەڤیزیۆنی بۆ وڵات، نیکۆلاس مەدۆرۆ سەرۆک دۆناڵد ترامپی تۆمەتبار کرد بە هەوڵدانی بۆ گۆڕینی ڕژێمەکەی لە ڕێگەی ڕادەستکردنی دەسەڵاتی سەرۆکایەتی بۆ ئۆپۆزیسیۆنی ڤێنزوێلی دەوڵەمەند بەنەوت ئەوەی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا پشتیوانی دەکات. من ئامادەم دەست بە خولێکی وتوێژ دیالۆگ یان دانوستان لەگەڵ ئۆپۆزیسیۆنی وڵات بکەم لە هەر شوێنێک ئەوان دەیانوێت. جا گرنگ نییە لە ڤێنزوێلا بێت یان لە ترینیداد یان لە تۆباگۆ بێت. سەرۆکی ڤێنزوێلا هەفتەی ڕابردوو ڕایگەیان پەیوەندیە دیپلۆماتیەکانی لەگەڵ وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا دەپچرێنێت. ئەمەش وەک کاردانەوەیەک لە دژی ئەوەی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕایگەیاند کە بە فەرمیدان بە سەرۆکی کۆمەڵەی نیشتیمانیدا خوان گوایدۆدا دەنێت وەک ڕابەری کاتی ڤێنزوێلا.